شوێنەوارە مێژوویەکانمان بەشێکن لە سەرمایە مێژووی کولتوری وڵاتەکەمان و پاراستنیان ئەرکێکی لە پێشینەمان دەبێت و کار دەکەین بۆ بەهێزترکردنی ئالەتی دۆزینەوە و سەرپەرشتی و پاراستنیان و هەروەها هەوڵی بەکارخستنی کاراتری ئەم شوێنەوارانە دەدەین بۆ بواری گەشتیاری بە پێی ستانداردە باوەکان. کار دەکەین بۆ ئەوەی ئابووری هەرێم فرە چەشن و فرە ڕەهەند بێت و تەنیا پشت بە نەوت و گاز نەبەسترێت. بۆ ئەم مەبەستە پەرە بەکەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەدەین و هەوڵ بۆ ڕاکێشانی و بەرهێنانی دەرەکی لەم کەرتانەدا دەدەین. کۆتایی ساڵی 2023 ئەو پلانەی کە دانرابوو بۆ هاتنی ژمارەی گەشتیاران نزیک دەبێتەوە لە 8 ملیۆن گەشتیار کامە ژمارەیەکی پێوانەیە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر بەنمونە پێدان بڵێم هەر گەشتیارێ و 100 دلاریشی خەرج کردبێ دەگاتە 800 میلیۆن دلار. کابینەی نوێم زۆر گرنگی بە کەرتی گەشت و گوزارداوە. لە هەمان کاتیشدا سەرمایەی وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزاردا نزیک دەبێتەوە لە 14 ملیار دلار کامە ژمارەیەکی پێوانەیە بۆ هەرێمێکی سەقامگیری وەکو هەرێمی کوردستان. حکومەت چۆن گرنگی بەم کەرتە داوە لە کۆتایی ساڵی 2023دا پلانەکان چییە بۆ ساڵانی ئایندە بە پێی ئامارێکی دەستەی گەشت و گوزار بێ تاکو ساڵی 2030 پلان وایە 20 ملیۆن گەشتیار بێنە ئەم هەرێمە سەقامگیرەی ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. کۆتایی ساڵی 2023 دەبێت بەوە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە ساڵی نوێشە پیرۆز بێ لە ئێستاوە. ئەم ساڵمان بەڕێ کردووە ژمارەکانی دەستەی گەشت و گوزار ڕوو لە زیادبوونە چۆن کارتان لەسەرەوە کرد کە دەبینین هەم گەشتیاری ناوخۆ هەم گەشتیاری بیانی هەم گەشتیاری پارێزگاکانی خواروون و ڕاستی عێراق بەردەوامن بۆ هەرێمی کوردستان. لێرەوە پیرۆزبایی گەرم لە تەواوی خەڵکی کوردستان بە تایبەتی و بە گشتیش هەموو گەشتیارانی خۆشەویست بەخێر بێن بۆ کوردستان. ئینشەڵڵا ڕۆژگارێکی زۆر خۆش بەسەرە بن هەروەکو ڕۆژانی پێشوو. هیوادارم ساڵی 2024 ساڵی کرانەوەی هەموو بەختەکان بێ بۆ گەلی کورد و بۆ کوردستانیان و بۆ هەموو پێکاتە جیاوازەکانی کوردستان ساڵی ئاسایش و ئارامی بێت. لێرەوە سوپاسی تەواوی یەک بەیەکی دەستگا پەیوەندیدارەکانەکەم کە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک هاوکارمانن لە بازگەکان لە دەواازە سنوورەکان لە فڕۆکەخانەکان لە نەخۆشخانە و تیمە تەندروستەکان و تیمەکانی فریاگوزاری و تیمەکانی بەرگری شارستانی و برایانی پۆلیس و ئاسایش. ئەمانە ئێمە بەبێ ئەوان ناتوانین ئەو سەقامگیرەی کە بۆتە ڕێگەزێکی گرنگی سەروەری و شانازی ئێمە بەبێ ئەوان ناتوانین. بۆیە ئومێد دەکەم 2024مان زۆر باشتر بێ و زۆر گەشاوەتر بێ. من گەشتبینم لە بەرەوەی کوردستان بۆ خۆی دەواازەیەکی گەشتیاری زۆر بەهێزە و پێم وایە ئەگەر بەراوردیکەین بە وڵاتانی دەوروبەریش هەر یەکێک لە وڵاتانە هەندێکی دروستکراوە و هەندێکیشی کەم ڕەگەزیتیایە. بەڵام ئێمە سروشتەکەمان چالاکیەکانمان ڕەگەزە شوێنەواری و مێژوویی و چارەسەری و ڕەگەزەکانی سەرکێشی هەموو ئەو چالاکیانە لە کوردستانە بەڕاستی مێژۆکەی هەیە و شارستانێتێکی قوڵمان هەیە. ڕۆژ بە ڕۆژ هەر پارچەیەکی کوردستان هەڵەدەیتەوە شارستانیەتێکت بۆ دەرەکەوێت کە لە هیچ وڵاتێکی دنیاە زۆر بە دەگمە نەبینرێ و هەوڵەکانمان بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان بێ جیاوازی بکەینە دەواازەیەک بۆ وڵاتانی ئاسیا ئەوروپا وڵاتانی کەنداو. باشە من بە بەڕێستانم و دێمایتر لە کۆتایی ساڵی 2023 دەمەوێت ئەمە بە ڕاشکایی پێم بڵێ ئەو قۆناغەمان تێپەڕان کەیتر ئێمە تەنها لە یەک وەرزا گەشتیارمان بۆیێت ئەم قەڵەباڵغەیە بینین هەر بۆ بۆنەکانە یا ئێمە تەواویتر لە 4 وەرزەیە کەرتێکی بەردەوامی گەشتیاریمان هەیە. ئینشەڵڵا لە مانگی دووە زۆرترین چالاکی زستانە بینی لە شاری پێنجێنی خۆشەویست لەگەڵ شاری چۆمانی خۆشەویست کە دوو ناوچەی گەشتیاری بەفراوین و لە چیای کۆڕەک و لە چیای گارا دەمانەوێت ئەم ساڵ جم و جوڵ و چالاکیەک هەبێ لە مێرگەپان هەبێ. ئەم چالاکی زستانانە بەس بریتی نییە لە شەڕە بەفر و ئەوە بەڵکو دەمانەوێت فستیڤال پێشانگا
چالاکی هوەری چالاکی پێشبڕکێ و ئەو چالاکیانە بگوازینەوە بۆ چیا سەرکەشەکانی کوردستان کە بەفری لێیە و هەروەک چۆن لە بەهارە زۆرترین گەشتیار بۆ جوانی کوردستان و بۆ چالاکیەکان دێت دڵنیام سەری ساڵی نوێ لە شارەکانی کوردستان زۆرترین گەشتیاری عەرەب و ئاسیایی و ئەوروپایی دەبینن. بینیمان لە کابینەی نوێمە کەرتی گەشتیاری یعنی هاوشان هەموو کەرتەکانی تر لەلایەن خودی سەرۆکی حکوومەتەوە سەرجەم وەزیرەکانەوە هەمویانەوە باسی گرنگجێم کەرتیانە کرد. هەمویان پاڵپشتی کەرتی گەشت و گوزار بوون. بە شێوەیەکی گشتی بەسپاسەوە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکوەزیران جەنابی جێگری سەرۆکوەزیران بەشێکی زۆر لە وەزیرە بەڕێزەکان لە ڕووی ئیرادەوە لە ڕووی هاوکاریکردنەوە قسووریان نەکردەوە بەڵام ڕاشکاو بم هەموو وەزارەتەکان وەکو پێویست نەهاتوونەتە پێشەوە هەندێک لەو وەزارەتانە بە شێوەیەکی کردداری لەگەڵمانان ئێستا دەستەوە بەرهێنان بە سپاسەوە بە شێوەیەکی بەردەوام وەزارەتی کشت و کاڵ لە ڕێگای چالاکیەکانمانەوە وەزارەتی ناوخۆ بە سوپاسەوە کە ئێستا لەسەر داوای ئێمە کە 165 پۆلیسی گەشتیاریمان بۆ دامەزرێ وەزارەتەکانی تریش بە هەمان شێوە ئەمە لەگەڵ وەزارتی دارایی لە گفتوگۆیەکی بەردەوامین فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە فەرمانگەی هەماهەنگی و بەدووادا چوون فەرمانگەی میدیا و زانیاری تەکنەلۆجیا ئێمە زیاتر لە 90 وەزارەت و دەستەمان هەیە ئەگەر ئاوا حسابی بکەین لەواچە بڵێن حەو بۆ هەشدانەیان زۆر جددین لەگەڵمانە ئەوکانی تر هێشتا وەکو پێویست نەهاتونەتە هیوادار ئینشاءڵڵا وانیش لەگەڵ تانابن چکەمە کەرتێکە دوجار هاوڵاتیان ئیسفادەی لێیەکە داهاتەکەی بۆ هیچ لایەنێک نییە تەنها بۆ هاوڵاتیانە با بێمە سەر ژمارەکان ئێوە زۆر مامەڵە لەگەڵ ژمارەی گەشتیارانەکەن بەپێی ئەو پێشبینیانەی کە دەستەی گەشت و گوزار کردوێتی بۆ ئەم ساڵ 8 ملیۆن گەشتیار ڕوەکەنە ناوچە گەشتیاریەکان سنتەری شارەکان ئەمانە پێمان بڵێ چ جێدەستێکی هەیە چ بوژانەوەیەک هەیە لە بازارەکەی تەنها بۆ چەند شوێنێکی دیاری کراوە یا بە شێوەیەکی گشتی سوودی هەیە هەر گەشتیارێک لە باشووری عێراق لە ناوەڕاستی عێراق لە وڵاتانی دەرەوە دێنە کوردستان جگە لەوەی کە قازانج بە فڕۆکەخانەکان بە دەواازە سنوورەکان بە هۆتێل و ڕستۆرانتەکانەکەن ئەچنە بازار ئەچنە میوانخانە و چەشخانەکان ئەچنە شوێنە گەشتیارەکان کەواتە کڕینی دیاری کڕینی پێداویستەکانی بەکارێنانی هۆیەکانی هاتوو چۆکردن واتە تەواوی خاوەن پرۆژە و خاوەن کارەکان سوودمەند دەبن ئەمە جگە لەوەی چەند چالاکی گەشتیاری زیاد بێ لە کوردستان ئەوەندە ڕسومات و ئەوەندە داهات بۆ حکوومەت و داهات بۆ خاوەن هۆتێل و ڕستۆرانت و ئەمانە زیادەکە بۆیە بە بڕوای ئێمە گەشت و گوزار نەوتی بەردەوامە و هیوادارم ئەم ئەولەویەتەی کە کابینەی نوێم هەیەی لە کابینەی دە و کابینەکانی تر زیاتر گرنگی بە ژێرخانی گەشت و گوزاری بدەن. دەستەی گەشت و گوزار کاری لەسەر بابەتێکی تریش کرد گۆڕینی تابلۆی ڕێستۆران بوو چێشخانەکان بوو هەلی کاری زیاتری ناوخۆیی بوو ئەمە چۆن بوو ئەمە گەشتە بەکوێە هەندێک بوت و ئیتر واستان لێنە ناوەزمان لێنەیەنەوە بەعکسەوە ئێستا ڕۆژ بە ڕۆژ تونترین لەسەر ئەو مۆزوعە بابەتی زمانی کوردی ناسنامەی گەلی کوردستانە لەبەرەوە بابەتی زمانی کوردی بابەتێکی قانونی و دەستوریە پێویستە کات جگە لە بابەتە نیشتیمانەکان لە ڕووی دەستوری عێراق و ڕژنووسی دەستوری هەرێمیش پێمان دەڵێ دەبێت زمانی کوردی زمانی ڕسمی هەموو شوێنەکان بێ بۆیە ئێستا مینیۆی هەموو ڕستۆرانت و هۆتێل و چالاکێ گەشتیارەکان تابلۆی هەموو هۆتێل و ڕستۆرانتەکان و دەستی کاری هەموو چالاکێ گەشتیارەکان دەبێت لانی کەمی ئەگەر لە 175 ئێستا نەتوانین جێبەجێ بکەین بەڵام ڕێژەکە دەبێت زۆر زیاتر بێت لەو ڕێژەیە کە ئێستا هەبووە ئێمە بەمەنەوەستاوین کە خۆمان تیمەکانمان بە دوواداچوونەکە و زۆرێک لەوانەمان گۆڕیوە ئەگەر بڵێم لە 170 بۆ 175 تەواو بووە لە 2024 ئەوەش کۆتایی پێێنین کە
کە دەبێت لە سەد زمانی کوردی بێ. بابەتی خواردنی کوردی ینی ئێمە مێژوێکی دوور و درێژمانێ ناساندنی ئەم خواردنە خۆشە کوردیانە ئەمە کاری لەسەر کرا ئەمەش بەشێکە لە کەرتی گەشتیاری. گروپێکمان هەیە لە واتساب بە سپاسەوە بۆ ڕێکخراوی جیایزێت و ڕێکخراوی زۆیای هۆڵەندی کە زیاتر لە 60 بۆ 70 خاوەن بەرهەمی ناوخۆیی مارکێتینیان بۆکەین و لەم بەم نزیکانە کۆبنەوەی فراوانەکەین و ڕێکخراوی زۆیا و جیایزێت لەگەڵ وزارتی پەروەردە لەسەر پرۆگرامەکان ڕێککەوتون کە بیداەتی ساڵی ینی مانگیەکی 2024 کۆبوونەوەی تایبەتمانە بێ. بابەتی دووەمەوەیە کە من لەگەڵ وزارەتی کشت و کاڵ دووبارە لەگەڵ خوشکی خۆشەویستم بێگەت خان ڕێککەوتین کە دەبێت لەمە دووە کۆبوونەوەیەکی فراوان بە چێشخانە و میوانخانەکان دەکەین دەبێت هەموو خۆراک و خواردەمەنیەکان تەعاان هەمویان خواردنی تریش بەکاردێنن بەڵام دەبێت ڕۆژانە ئەلوەکانی ئێمە ببێ بە ڕێگای چێشخانە و میوانخانەکانی ئێمە کە لەوێ خۆراکە کوردیەکان بەروبوومە کشت و کاڵەکان پەلەوەریەکان بکردن بەمە هەم کاڵاکان ساغەکەینەوە هەمیش هاانی جوتیاران و کچان و کوڕانە دەین کە ڕووبکەنە کێلگە پەلەوەریەکان و ڕووبکەنە کێلگە کشت و کاڵەکان تا بتوانین بەروبوومەکانی کوردستان هەروەک چۆن دەیانێرینە دەرەوە کەرەسەی سەرەکیش بن بۆ خۆمان لە ماڵەوە ئەوانە بکەینە خوانی خۆمان ئەوانە بکەینە میوانداری سەرسفرەکانمان بە هەمان شێوە لە میوانخانە و چێشخانەکان. ئەوەی کە باست کرد تا ئێستا لەگەڵ بەڕێستانە لەسەر ئاستی ناوخۆ بوو بۆ نمونە ئێمە لە ڕووی مارکێتینەوە لە دەرەوە ئێستاوی کە ئەیبینین ینی پایتەختەکانی وڵاتانی دراوسێ جوەرگرین هەرم بۆ ئاهەنگاناکەن بۆ سەری ساڵ ینی ئێمە بۆ زیاتر مارکێتینی دەرەوەمان نەکردەوە بۆ چاومان زیاتر لە کۆمەڵە گەشتیاری دیاریکراو بووە. لە ساڵانی ڕابردوو زۆر لاواز بووە بەسپاسەوە فەرمانگەی میدیا و زانیاری دەستی کردو بە تۆمارکردنی کۆمەڵە ڤیددیۆ ئێمە دوێنێ دوایەوەی گرێبەستمان لەگەڵ کۆمپانیا کرد فۆتۆ ئەلبومێکی زۆر تازەمان بە حەجمێکی ئەوە کە دەینێرین بۆ هەموو وەزارەتەکان دەینێرین بۆ سەرۆکاتی بۆ هەردوو نووسنگەی جەنابیان بۆ ئەوەی کە هەر میوانێکیان دێ ئەم فۆتۆ ئەلبومە بەرێ لەگەڵ خۆی پاکێجی گەشتیاریمان ئامادە کردووە کە دابەشیکەین بەسەر شوێنەکان بەڵام پێویستمان بەڕاستی بە سپۆنسەرێکی گەورە هەیە بۆ ئەوەی لە بازار ئەم فۆتۆکان و هەم پرۆشوری ناوچە گەشتیارەکانی ئێمە لە گیرفانی دوکانەکانە هەبێ لە هوتێلەکان هەبێ لە ڕستۆرانتەکان هەبێ لە ڕسێپشنی هەموو شوێنەکان هەبێ پێویستمان بەوەیە برایانی بازگەکان فڕۆکەخانەکان هەموو شوێنەکان بێ جیاوازی کوردستان بناسیێنن ئەمڕۆ پێویستمان بەوەیە شۆفێرەکانمان برایەکانی پۆلیس و ئاسایش زانیاریان لەسەر کوردستان هەبێ مێژووی کوردستان بخوێننەوە ئاشنابین بە کوردستان دواتر ئێمە ئاشنابوونی خۆمان دەتوانین پەخشیکەین بۆ هەموو دنیاوە بۆ گەشتیاران و بۆ خاوەن پرۆژەکانیش. لە تەمەنی کابینەی نوێمە ئەو شتانی کە زۆر بارز بوون لە کەرتی گەشت و گوزارە چی بوو؟ ئێمە لە کابینەی نوێمە لە ماوەی ئەم 3 ساڵ و نیوەی کە من دەست بەکار بووم زۆر دەستکەوتمان هەبووە بووین بە خاوەنی یاسای خۆمان زۆرێک لە چالاکی گەشتیاریمان زیاد کردووە کە چالاکی سەرکێشیە چالاکی سەفاریە چالاکی ئاویە چالاکیەکانی تری چارەسەری و ئەمانە هەمووی ڕێنماییمان بۆ دەرکردووە پیاچوونەوە بە هەموو ڕێنمایەکانمان کردووە ڕێبەری گەشتیاریمان نەبووە کە گەنجانی کورد خۆیان لەگەڵ گروپە گەشتیارەکان بێن ئێستا لە ڕێگای بەڕێبەرایەتەکانەوە کۆمەڵێک ڕێبەر لە کەرتی تایبەت دادەمەزرێنین پۆلیسی گەشتیاریمان نەبووە کە بووین بە خاوەنی پۆلیسی گەشتیاری 67 پرۆژە لە دەستەی وەبەرهێنان نەخشەی گەشتیاری بۆ ئامادەکراوە پرۆژەی ڕێنمایی تێکەڵاو کە لە 175 پرۆژەی گەشتیاری و لە 125 سەکەنی ئاوێتەبوونی دوو چالاکی گرنگ لە کوردستان کە وا بکەین ئەوە بێ هەمە جۆرکردنی چالاکی گەشتەکان لەگەڵ ئەوە بابەتی گەشت و کاڵ بابەتی چالاکیە کللتوریەکان چالاکی هوەرەکان و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە دەمانەوێ لەم کابینەیە کە ڕایەکی گشتیمان دروست کردووە
کە گەشت و گوزار نەوتی بەردەوامە لە هەرێمی کوردستان ئەم نەوتە بەردەوامە زیاتر برەی پێ بدەین پرۆژەی ناوازە لە شوێنە گەشتیارەکان ئەنجام بدەین کە دڵنیام ساڵی داهاتوو کۆمەڵە چالاکی ناوازە لە شوێنەکان دەبینین لە سلەیمانی لە هەولێر لە گەرمیان لە هەڵەبجە ئێستا زۆرترین چالاکی ئەمساڵ بینیت فستیڤاڵی هەنار چ دەنگدانەوەیەکی نێودەوڵەتی نەک ناوخۆی بکرا بۆی دەمانەوێت جگەلەوە کۆمەڵێک بەرهەمەکانمان چالاکیەکانمان فراوانتر بکەین. منم پرسیارت با لێ بکەم وەکو سەرۆکی دەستەی گەشت و گوزار ئامادەی ڕیکلام بۆ شوێنە گەشتیارەکان بکەی ئامادەی بانگەشە بکەی بە خەڵک بڵێ وەرن ئەگەر خۆت ڕیکلام بکەی بۆ هەرێمی کوردستان چی ئەڵێ؟ ئەڵێم بەخێر بن بۆ کوردستان. کوردستان با بڵێن کوردستان وڵاتی هیوا و ئومێدەکانە وڵاتێکە کە ئاسایش و ئارامی بەرقەرارە وڵاتێکە کە ئاسوودەتەکە بە جوانیەکەی وڵاتێکە کە میوان دۆستی خەڵکی کوردستان کە من لێرەوە دەست یەک بە یەکیان ماچەکەم کە زۆر جوان بە زمانە شیرینەکەی کوردستان پێشوازی دەکەن خۆراکی خۆیانیان نەدەنێ گونجشینەکانمان ئێستا زۆر دڵخۆشین لەوەی کە گەشتیار دێن ئەزانی کاک دیاری ئێستا زۆرترین گەشتیارمان دەچێتە ئەو ناوچانەی کە گونجشینن دەچێتە ڕانیە دەچێتە قەڵاتجێ دەچێتە سۆران ئەو میوان دۆستێ دەبینین. پلانێکتان هەیە تا ساڵی 2030 میلیۆن گەشتیار دێتە هەرێمی کوردستانەوە ئەمانە جێگایانە بێتەوە چۆن پلانداندانەوە تەنها پێشبینیە یا کاریشتان بۆ کردو و کاریشی بۆ ئەکرێ خۆزگە ئێستا لەلام وایە بۆ 2024 بۆ هەر شارێک بەڕێوەبەرایەتی گشتی شارەکان پلانی 2024یان داوینەتێ کە هۆتێلی تایە مۆتێلی تایە چالاکی گەشتیاری چالاکی ئاوی چالاکی مناڵان چالاکی خێزانی بۆ ئەوەیش بتوانین هەموو ئەو گەشتیارانەی کە دێن شوێنی مانەوەیان شوێنی چالاکیەکان و منتەجەی گەشتیاریمان ئێستا دەست پێ کردووە کە کۆمەڵگای گەشتیاری کە چالاکی ئاوی تیابێت چالاکی زستانی تیابێت چالاکی بۆ مناڵانی تیابێت بۆ هەموو ئەو واتە کە ئەچێتە کۆمەڵگایەکی گەشتیاری پێویستی بەوە نەبێ لە هەفتەیە کەمتر لەوێ بمێنێتەوە. گەشتیارە بیانەکان ئەتوانین بەژمارە بڵین لە چەند وڵاتەوە گەشتیاراتۆتە هەرێمی کوردستانە 5 وڵاتە 10 وڵاتە لە وڵاتی ئەمریکا و کەنەدا و ئەوروپاوە هاتوون لە خۆرئاوا هاتوون لە وڵاتانی ئاسیا باسم کرد 45 هاوڵاتی کۆنگۆ دێن کوردستان لە وڵاتی رووسیا هەفتەی پێش و پێشوازی مەجموعەیەکمان کرد کۆمپانیا عراقیەکان لێرەوە جێی سپاسە کە کۆمەڵێک کۆمپانیا عراقی ئەمڕۆ دەواازەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان ئاڵوگۆڕێکی زۆر جوان هەیە واتە گەشتیار کە دەچێتە بەسڕا دەیەوێتە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە کە دێتە هەرێم دەیەوێت خواروی عراقیش ببینێ ئەم ئاڵوگۆڕە وای کردووە کە هەموو وڵاتانی بە تایبەتی وڵاتانی کەنداو ئێمە پەیوەندێکی زۆر دۆستانە و قونسڵگەری ئیمارات زۆر پەرۆشە بۆی کە زۆرترین پرۆژە لە شارەکانی کوردستان بکرێ و وەبەرهێنەرەکان ڕابکێشرێ بۆیە دڵنیام کە ئێران ئێستا کە خۆیان بە ئێمە ئەڵێن ئێمە 8 ملیۆنین ئێوە مارکێتین بکەن بۆ ئەوەی خەڵک بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان بێن لە کوردستان گەشت بکەن بێن کوردستان بناسن ئێرەوە داوا لە هاوڵاتیان هەرێمی کوردستان خۆیەکەم بەجارێ ئاشنا ببین بە شارە جوانەکانی کوردستان من پێویستم بەوەیە دهۆک بناسم پێویستم بەوەیە کفری بناسم ئەو کفریە جوانەی کە پڕێتی لە شارستانیەت و مێژوو ئەو شارە جوانانەی بادینان ئامێدی و ئاک ببینم بچمە پێنجێن و بچمە شارباژێر و بچمە سۆران و بچمە قەڵات زەورانیە با ئێمە شارە جوانەکانی خۆمان ببینین با وێنە لە شوێنە جوانەکانی خۆمان بگرین لەو پاییزەی کە بینیمان دنیای گوێنەی جوان لە گەنجەکان گیرابوون دواتر ئەو سەرمایە گوزاری لە دووبەیەکەم با لە کوردستان بیکەم بۆ ئەوەی داهاتوی خۆم و مناڵەکان داهاتوی گەنجەکانمان زیاتر دەستەبەر بکەین و بتوانین هەمومان بەیەکەوە کوردستان ئاوادانکەینەوە.